لە دوای ڕووداوەکانی سووریا کۆتاییاتنی ڕژیمی دیکتاتۆری بەشار ئەسەد کوردانی چوارپارچەی کوردستان وەشداری بە کودان و دەسەڵاتدارانی ڕۆژاوای کوردستان دەدەن پند لە ڕووداوەکان وەربگرن و نمونەی باڵای دەسەڵاتدارانی باشووری کوردستان نەبن و خزمەتکاری خەڵکی خۆیان بن. وێنەیەکی جوانە، وێنەیە کە سەرکردەکانیان تا ڕادەیەکی زۆر زوودیانەیە، تا ڕادەیەکی زۆر گەندەڵی و بەفیڕۆدانی سەرمایە لە دام و دەستگاکانیان ناشتێکی ئەوتۆ نییە، ناکرێن بڵێ میسالیە و هیچ نییە، بەڵام ئەوەی بزانین ینی دیاردەیە کە گەندەڵیە و لە کوردستانی عێراقا هەیە لەوێ بوونی نییە، بەڵێ زۆر گرنگە و زۆر گرنگیشە نمونەی باڵاکەی هەرێمی کوردستان نەبێ بەڕاستی. گفتوگۆکی کراوەیە لە هەڵەبجە چالاکانی کۆمەڵگەی مەدەنی لەبارەی ئەگەر و پێشاتە سیاسەکانی ڕۆژاوای کوردستان و ئامادەکاری بۆ ئەنجامدانی کۆبوونەوەی ڕاوێژی نەتەوەیی چەند کاتژمێرێک لەسەر چەندین پرسی دیکەی پەیوەست بە ڕۆژاوا و باشووری کوردستان و بەشداری بەرپرسانی کوردی ڕۆژاوا لە حکومڕانی داهاتووی سووریادا گفتوگۆیان کرد. دەسەڵاتی کوردی باشوور چاو لە دەسەڵاتی کوردانی ڕۆژاوا بکە کە تا ئێستا توانیویانە حکومڕانیەکی جوان و دوور لە گەندەڵی و دوور لە هاشوهوش و ڕووپامایی و ڕوخسارگەرایی ناوەڕۆکێکی جوان بە خزمەتێکی جوان پێشکەش بە خەڵکی ڕۆژاوا بکەن وەوا بکەن کە خەڵکی ڕۆژاواژ ئینتیمایەکی کولیان بۆ قەوارە سیاسیەکە لەوێ دروست ببێ. چالاکانی مەدەنی و وڵاتیان هەرێمی کوردستان دەڵێن دەبێت بەرپرسانی ڕۆژاوای کوردستان سەیری سیاست و دەسەڵاتدارانی باشوور بکەن و پەندی لێوەربگرن کە لە تاو خۆ دەوڵەمەندکردن و گەندەڵی بیریان لای میلەت و خەڵک نەماوە و هەرە بەژوای کردووە تاکی کوردی باشووری کوردستان هیچ ئینتیمایەکی بۆ خاک و نیشتیمان نەمێنێت. ئەوەی گرنگە بەرپرسانی ڕۆژاوای کوردستان لە پێناو خەڵک و خاکەکەیان سیاست بکەن و ئامانج و پلانی لە پێشینیان هێنانەکایی خۆشگوزەرانی بێت و لە حکومڕانی داهاتووی سووریادا بەشدار بن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.